ئەم تاقمە لەخمە من وەختی خۆی سندومە بە $50 $50 زەربی 120. سەرقاڵی بەراوردکردنی نرخی فرۆشتنی کاڵاکانیەتی بە دینار کە خۆی بە دۆلار کاڵاکانی کڕیوە. دەڵێت نرخی پێشوو ئێستا ئەوەندە زۆرە بەراورد ناکرێت. ئێستا زۆربەی مامەڵەکان لە بازاردا لە بوار و سێکتەرە جیاوازەکاندا بوون بە دۆلار. من هەرێقێکم سندووە بە $4 420 بەزی سە هەرێقێکەزێنم بە $4 ئەڕوا بۆ 8,000 بۆ 7,000 دینار. ئەمڕۆ دەست بۆ هەر ئیش و کەلوپەل و کاڵایەکە بی بەها نرخە ڕاستەقینەکەی لە بازارە بتوێت دەسیکەوێت $، کاتێککە $، بەهای ئەڕاتە سەر دیناری عراقی بەهاکەی یەتە خوار ئەو خەڵکە باجەکەیدات. ئەو شتانەی کە بڵێ ئێمە هەمانە هەمووی ئێمەش بڵێن ئەشیای کارەبایە هەمووی تەوان ئێمە بە $، کڕین کە بە $کردن بێ بە $، بیفرۆشینەوە ئەو کاتە بڵێن هاوڵاتیەکە ناتوانێت بیکڕێت. ئابووریناسێک دەڵێت زۆرینەی مامەڵەکانی عراق لەگەڵ دەرەوە بە $. دۆلاری ئەمریکیش پێگەیەکی گەورەی بەهێزی هەیە. ئێستاش بەهۆی لاوازی دراوی عراقەوە لە بازار فرۆشیارەکان پەنا دەبەنە بەر دراوێک کە بەهاکەی پارێزراو بێت. ئەمەشی کە ئێستا هەیە لە وڵاتی ئێمە لە ناوخۆی وڵاتە مامەڵەی بازرگانی کردن وە کڕین و فرۆشتن هەندێک جار مامەڵەی پارچەی بچووک و کاڵای بچووک بۆتە $، یعنی خەریکە بۆ چونکە دراوی عراقی بەهۆی ئەو دۆخە سیاسی و ئابووری و هەرێمایەتی کە چواردۆری عراقی یاوە و بە هەرێمی کوردستانیشەوە وای کردووە کەوا متمانە بە دراوی عراقی کەم بێتەوە. ئەم بێمتمانەیەوە ئەکات یعنی بیر لەو کردەوە کام $، زۆرترین سەقامگیری هەیە و کامە بازرگانی جیهانی پێوەکلێ $. ئەمە بۆیە هاوڵاتی لە هەوڵی ئەوەیە هەمیشەکە دراوێک لای خۆی هەڵگرێ کە بتوانێت بەهاکەی پارێزراو بێ بتوانێت ئەم دراوە با بڵێن ئەرکەکانی دراوی جێبەجێکە کە ئەرکی کۆکردنەوەی باشمەکە ئەرکی پاشەکەوتکردنە ئەرکیەوەیەکەوە لە سبەی ڕۆژ قەرزی پێباتەوە. ئەو بەرز و نزمیەی کە لە بەهای $، و دیناری عراقی هاتووەتە ئاراوە وای کردووە کە نرخی هەموو شمەک و پێداویستەکان بەرز ببێتەوە. فرۆشیارەکان دەڵێن زیادکردنی نرخەکە پەیوەستە بە بەهای دینارەوە کە ئەوان بە $، شمەک دەکڕن و بەشێکیشیان بە دینار دەیفرۆشنەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.